ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی تازەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سیستەمکردنی مۆڵەتی شۆفێری و ساڵنامەی ئۆتۆمبیل کەوا بڕیارە لە ماوەی 6 مانگی داهاتوودا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتی بە چ شێوەیەکە؟ وەزارەت لەگەڵ چ کۆمپانیایە گرێبەستی کردووە؟ ئایا چەندە لە خزمەتی شۆفێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە؟ مۆڵەتی شۆفێری نوێ دەکەیتەوە؟ بەڵێ. چەندە خەریکی؟ بەیانی زوو تقریبا ساعت نوێتە. باشە. مۆڵەتەکەت نێودەوڵەتیە یانیش؟ نا خصوصیە. یانی خصوصیە. بەڵێ. ئێستا وەزارەتی ناوخۆ بڕیارێکی داوە لەمە دووە سیستەمی مۆڵەتی شۆفێری و سەنەوی ئۆتۆمبیل دەبیت ئەلکترۆنی. پێت باشیان؟ زۆر شتێکی باشە ئەگە بکرێت. ئەگەر بکرێت. زۆر باش. بۆ ترسەوە هەیە نەکرێت؟ وڵی زۆر جار کراوەتە ئەلکترۆنی زۆر لە زۆر سیستەمان دو ئیش پێ نەکراوە بۆ نمونە سنوژورۆی کارمەندان بۆ دایرەکان وایە ئێستا بۆتەوە ئیمزا. یعنی تاوەکو ئێستا ئەو سیستەم ئەلکترۆنیانەی باسیەوە سەرکەوتون نەبوون. تۆ خەریکی چیت؟ جازە نوێکردنەوە. جازە نوێکردنەوە؟ کاروبارەکان باش بەڕێوە دەچن؟ بەخوای هەندێک شێشەم لەو دروستەکە لە من بە غەسالەی شوورەیە ئەزە دەرێەوە ئەسلینە بەسە لێرە یارمەتیاندان باش ئەگەر مۆڵەتی شۆفێری بگۆڕدرێ ببتە ئەلکترۆنی ئێستا حکوومەت خەریکی گۆڕینیتی پێت باشە بگۆڕدرێ ببتە ئەلکترۆنی؟ یعنی هەر شۆفێرێک زانیاری زیاتری لە ناو مۆڵەتەکەی شتێکی باشە یعنی پێشواسی لەم ئارێوەڵە پێ دوای باشتر دەبی یان خراپتر دەبی؟ نانە باشتر دەبی بەڕێ ساڵنامەش دەگۆڕی سەنەوی سیارەش احتیادیە پێت باشە؟ باشە ئەی ناپرسی چەند پارەت بچێت دەچێت بەخوای بۆ تو گرینگە چەندت بچێت؟ بەخوای گرینگە بەس ئەگەر قانون لە هەموو کەس وەچەیەک بی احتیادیە ونیە؟ یعنی حەز دەکەیت؟ یعنی حەز دەکەیت تۆ لێرە ئێستا مۆڵەتە گۆڕ دەگری مۆڵەتەکەت نێودەوڵەتی بی سبەی بچێت دەرەوەی وڵات شتێکی باشە یعنی کارێکی باش ئەرێوەڵە لەوەش چێشت لە دروست نابی زۆر باشە چاودمان سەبارەت بە پێدانی مۆڵەت کارەکان باش بەڕێوە دەچێت پێت وایە ئەو سیستەمەی کە هەیە لە خزمەتی شۆفێر و هاوڵاتیاندا کە شۆفێری باش دەتوانێت مۆڵەت وەگرێت سەبارەت بەو سیستەمەیەکی زۆر باشە بەڕاستی ینی سیستەمەکە چەندی تون زیاتر تون تێبی شکارەکان زەحمەتتر هێشتا باشە چکە شوفێر پێویستە ڕێنماییەکان فێر بێت لە دەرەوە کە چۆن سیارە لێ ئەخورێ دەستی چەپ ئەسوورێتە بەدەستی ڕاست هێزگرێتەوە بە زۆربوون و کەمبوونی ڕووداوەکانی هاتووە بێگومان هەموو شتێک لەگەر یەکەوە تێکەر کراوە تێکەلا ینی ئەگەر تو لێرە ڕێنمایەکان بە تەواتی وەربگری ئەوە لە دەرەوەش جاتر لە شەقامەکان زۆرتر سیارە لێ ئەخوڕی و حەوادیس کەمترە بی پێکدادان کەمترە بی ینی هەموو شتێک لەوە سیستەمی مۆڵەتی شۆفێری پێت وایە سیستەمێکی باشە؟ سیستەمێکی باشە بەس ڕێوبانەکە زۆر خراپە یعنی معقولە ڕێگاوبان بڕێوەریاتی ڕێگاوبان سیارم لەو لای ڕاگرتیە بە پێیان لەناو تۆز و خۆری وەرە ینی شتێکی زۆر ناشیرنە سیستەمەکەت پێ باشە بەس ڕێگاوبانەکە وەڵاگەم تەتەوری پێ ینی باشە لەو مۆڵەتە بۆ پێشتر؟ بەڵێ ئەوە نوێکردنەوەیە نوێکردنەوەیە باشە بۆ مۆڵەتە پێشتر دەتوانی بچێت دەرەوەی وڵات؟ نەدەتوانی ئێستا حکوومەت دەیەوێت سیستەمەکە بگۆڕی کات بە ئەلکترۆنی ینی نێودەوڵەتی تۆ لەگەڵ ئەم باشترە بەڵام لە بەرامبەر دەبڕێک پارە وەردەگری ئاساییە پارە وەردەگیرێ یانی تۆ لەگەڵ ئەو سیستەمە بەرێ ئەکیت پێدوای ئەمە پاش کەوتونێ دەبێت زووتر ئەو هەنگاوە ئەکیت ئەرۆڵە دەبێت زووتر بەس ئێستاش بکرێ هەر تاخیر نیانی هەر باشە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ کە هەندێک جار دەگوترێت زۆر زیاترە پێ دوای پەیوەندی بە وەرگرتنی مۆڵەتی شۆفێریە پەیوەندی پێ هەیە کە زۆر هەیە بە واستە وەردەگریتن هەیە بە حەق خۆی نییە و تەوعیەش کەمە لۆ مجتەماعی تۆ باسی واستەت کرد بەڵێ یعنی بەڵگەت هەیە هەر قسە وڵاهی ئەکید زۆر جێمان لێ بووە بەس جێ لێ بووە بەخۆم نەمکردیا کەس و کاریشت نەیکردووە هەیە کردیتێ سەفەری دەرەوەت کردووە قەت؟ بەڵێ زۆر
مۆڵەتی شۆفێرەکەت کردوتە نێودەوڵەتی بە کردتمێ چەند جار کردتمێ بە ساڵێکە خلاص دەبی ساڵێکە کەوای گرفتە لەوەی هەر جارێک تۆ بچێ دەرەوەی وڵات دیسان دووبارە نوێکەوە و دیسان چۆن گرفتنی ئەو ئیزازە ئێستاوی دەردەینە لە ناو بەرگەت هەمووی هەڵدەوەشێ هەڵدەوەشێ یعنی هەر قیم ئەوە کەشی باش نییە کوالیتەکەی باش نییە کوالیتەکە هەر هیچ نییە دلم لە ناو بەرکەی هەڵدەوەشە هەڵدەوەش دواترش تووشی کێشە دەبین بەڵێ مروریش دەڵێ کاکە ئەوە چییە پۆلیسی هاتووە دەڵێ کاکە من بۆ وای لێ هاتووە بۆ نوێنە تووشی کێشە دەبین بەڵێ لەگەڵ ئەوەی کە ینی مادەکەی بگۆڕێ کوالیتی بەرزتر وەکو کارتی نیشتیمانی لێبێ زۆر زۆر باشترە یعنی لەگەڵ ئەوەی کوالیتەکەی بەرز بکرێت بکرێتە نێودەوڵەتیش جل لە ڕێوڕسم نییە یعنی ڕسوماتی نییە کە چەند پارە بدەین پارە وڵا ینی بکرێت لە نێودەوڵەتیش کە دەچی نێودەوڵەتیەکەی دەردەینی عینی پارەی دەدەی ینی بکرێتە بەیەک جاری باشترە کاک حاجی سڵاو دێبێ چۆنی باشی ئیجازە دەردێنی نانوو دەکەم نوێ دەکەیتەوە چەند ساڵە ئیجازەت هەیە لە ساری هەشتاوە لە هەشتاوە ئیجازەت هەیە چی دەڵێیتە شۆفێرانی ئێستا سایەخەکانی ئێستا وڵی چ بێ چنارێ ڕاد لێە پێت باش هایبی نییە باش باشن هەندێک جار دەگوتێ ڕووداوی هاتوچۆ زۆر بووە هۆکارەکەش بۆ ئەو شۆفێرانەیە کە زۆر تیژ لێ دەخڕن بە پەلە سیارە لێ ئەوان لێ دەخڕن ئەمن لە سەر خۆ دەڕم لە هەفتا هەشتای تێناپەڕ باش تۆ ئەگەر بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆبی مۆڵەتی ئیجازە دەدەیتە چێ لەوەی سیارە لێ بخوڕی پێویستە چێ بنەوانە یعنی چ مەرجەکی دادەنەی مەرجەکان تون دەکەی تون دەکەی یعنی چەند تونبی هەر باشە یعنی ئیجازە نەدرێتە هەموو نەدرێتە نەقس نای بدرێت هەم کەسێک ئیجازە وەرگیرە دەڕوە بزر دەبی ئەوەندە ساڵە ئیجازەت هەیە نێودەوڵەتی بۆ ئیجازەکە یان بەسە لە کوردستان حەز دەکەی نێودەوڵەتی وەرگیری ناوەڵە پێویستی پێ نیە نەخێر پێویستم پێ ناسم تااقەت نمایە دوو مۆڵەتی شۆفێریمان لە بەردەستدایە کە لە ئێستادا لەلایەن بەڕێوەبەراتی هاتوچۆی هەرێمی کوردستانەوە دەردەچێت ئەمە مۆڵەتی شۆفێری تایبەتە ئەمەش گشتیە تۆ تازە وەرگیتەوە کوالیتەکەی چۆن دەبینی بە زەحمەت مۆڵەتەکە دەری وڵا تەقیە مانگە ڕۆژێک مانگ ڕۆژە کوالیتەکەی باشە ناوەڵە ڕاد لێ نییە نێودەوڵەتیش نییە حەز دەکەی نێودەوڵەتی ئەریوەڵە حەز دەکەم حەز دەکەی باشە ئەوەی تۆ چۆنە وڵی باش نیوە دەبینی ئێستا لۆ چا دەکەم برام دەبڕۆ ڕۆ چا دەکەین ئێستا ئەوە کرایە تو خصوصیە یەکەم جار ئیجازە دەردەی نوێ کردەوە نوێت کردەوە چەندی بەسەر چوون وڵی دوومان بەسەر چوون دوومان بۆ خۆی مدەی مۆڵەت شۆفێری چەندە ینی 5 ساڵ جارەکە 5 ساڵ زۆریان کەمە 5 ساڵ وڵی باشە مدەکە باز ئێستا پارەکە ساڵی وازانە 10,000 سێ بەسەر ئێستاکە ئەگەر دوام بکەیت نا هەرکە ساڵ ئێستا 5 ساڵە چ لە زانوەندەیە 40,000 پارەکەی زۆریان کەمە وڵا زۆرە پارەکە بەس وازانم ئێستا بڕیارێک دەچۆ دەرێن پاژماوەشکەی ئیجازەی عێراقی دێتە کوردستان دیسان دەی ببینیەکەینەوە باشە ئەمن ئێستا باسی ئەو سیستەمە دەکەم دەرتا ئەلکترۆنی نێودەوڵەتی باشە ینی ئەوەش توشتە زۆر باشە ئێستا مشکلەکەەوەی ئەمەکە نوێمان کردەوە پارێک زۆرماندای 65 نوێ ئیجازە نێوکردنەوەی باشە تۆ کە مۆڵەتی شۆفێرت دەرهینا بە توانای خۆت دەرتێنە بەتوانێت خۆم سیستەمەی هیچ واسە شتیوایتیانە ئەوە جو ئیجازە پێی یعنی شتیوایتیانە بەیەک جاری دەرچووی و هەردوو بێک جاری دەرچوو چەند ساڵ ئیجازەت هەیە یەکەم ساڵم دەری دێنم یەکەم جارە ئێستا دەرچووی لە تڕاکان دەرچووی کێشت نەبوو کێشەی نەبوو باشە تۆ ئەگەر ئێستا مۆڵەتێک وەرگری پێت بڵێن مۆڵەتەکە نێودەوڵەتیە باشە یان خراپ ئەویان زۆر باشترە باشترە ینی بە ئەلکترۆنی بکە بە ئەلکترۆنی بکرێ باشترە زۆرش مۆڵەتی کوردستان و عێراق پێت وایە مۆڵەتی شۆفێری قیمەتی هەبی لە دەرەوە پێت وایە دەبێ ئەو سیستەمە بە دوواداچوونی لەسەردا بکە تا ڕادێک نیتی لە دەرەوە ناوەڵ نێودەوڵەتی بی باشترە نێودەوڵەتی باشترە زۆرش ئەوانەی کە مۆڵەتی شۆفێری دەردەین پێویستە تڕاکان چۆن بی قڕستر بی یان ئاسانکاریان بۆ بکرێت بۆ شێوازە زۆر باشە ئەو مۆڵەتی شۆفێریە نییە لە ناو خۆی کوردستان و عێراق کاری پێ دەکرێت پێت باشە نێودەوڵەتی ئەکیت باشترە
بێگومان باشترە باشترە تۆ قەت سەفەری دەرەوت کرد بە زۆر بەسیارە نابەس هەر بە باشە ینی ئێستا جیاکاریەکێ لە نێوان شۆفێرە خەڵکێک لە دەرەوە بە ئاسانی بە مۆڵەتەکەی بەهاترە ینی دەکرێتە پلاستیک لە مەودووە کوالیتەکەی باشە باش نییە ماوەچکە تێک دەچی تێک دەچێت ناو سیارێک لەگەڵ گەرمای تێک دەچی ئەکییت پلاستەر ئەو پلاستیکە باشترە کەواتە تو پێشوازی لەو هەنگاو پێشوازی دەکەم و بۆ لە سەفەر دەکەی لەوجەیەکی ناتان سیاری لێ خوڕی دەبی بە 300 دلاری ئەوەی خۆت بکەینە دەوڵەتی جا ئەگەر تەمان ڕاستەوە خۆ لێرە بدرێتێ باشترە ئیتر بۆ لە مەودووە مۆڵەتی شۆفێری بەم شێوەی ئێستا دەبێ بەم شێوەیە کە لە دواوەی کۆمەڵێک جۆری ئۆتۆمبیلە پاسە ئۆتۆمبیلی کامیۆنە ئۆتۆمبیلی سادەیە ماتۆرسکیلە بە هەموو شێوەیەکان ژمارەی بۆ دانراوە ئەمە مۆڵەتی شۆفێری ئەلکترۆنی دەبێت لە زۆربەی وڵاتانی دنیا هەمان ئەو سیستەمە هەیە کە خۆیان باسی لێوە دەکەن لە هەمان کاتیشدا ساڵنامەی ئۆتۆمبیلیش بەم شێوەیە لێدێ کە ئێستا دەیبینن دواوەشی بەم شێوەیە حکوومەت دەڵێت لە ماوەی 6 مانگی داهاتوودا دەکەوێتە بواری جێبەجێکردن و پرۆژەکەش لە خزمەتی هاوڵاتیان دەبێت. باجارێ بزانین بڕیارەکەی ئێوە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و هۆکارەکان چین کە لەم دۆخی ئێستادا بڕیارێکی لەم شێوەیە دەردەکەن. ڕاستی ئەف بڕیارە لە وەزارەتانە خود هەرچوویە بۆ هەندەیە دا سیستەم پێک و هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان سیستەمی هاتوچووی پێک و بێنە گرێدان و دیسان ئەو سیستەمە هەماهەنگی هەبیت لەگەل سیستەمی عێراق چونکو بە هەمان شێوە ئەو سیستەمە عێراقیژە هەی و ئەو سیستەمە زۆر مفای هەیە بۆ پۆلیسی هاتوچۆی بۆ بەڕێوەبەراتی هاتوچوەکان چونکو سیستەمەکە یەک دەخرێت و هیچ مەجای تەزویر و ئەوشتاش ناکرێت. تاوەکو ئێستا لە نێوان پارێزگاکاندا سیستەمێکی هاوبەش نەبوو. بەێ هەیە سیستەمەکە هەیە بەس ئێرە ڕێک دەخێت بە شێوەیەکی ئلکترۆنی ڕێک دەخێت ئاسانتر دەبێت بۆ هاوڵاتیش و بۆ بەڕێوەبەراتی بۆ کارمەندی پۆلیسی هاتوچۆش. باشە ئەم سیستەمە چییە؟ ئێوە چی دەگۆڕن؟ ئەم سیستەمە ئەویدی مولەتی لێخوڕینی تۆمبیل دەهێتە گۆڕین و ساڵنامە تۆمبیلش دەهێتە گۆڕین هەردووک دەبنە شێوەیەکی ئەلکترۆنی و ئینتەرناشینال و سێ زمان دەهێتە نوویسین زمانی کوردی عربی ئینگلیزی یعنی ئیتر هاوڵاتی پێویست نابێتن بچیت مەسەن مولەتی لێخوڕین تەرجەمە بکەتە بە ئینگلیزی ئەوە پێویست نابێتن. عینیشت ساڵنامەی تۆمبیلیش ئەویش دێ بیتە بە سێ زمان و دەبیتە ئەلکترۆنی و یعنی ئەوەی گرنگ بوو هاوڵاتی ئەوە لە بەڕێوەبەرەتیەکان ماوەی بەڕێوەبەردنی معاملە زۆر ئاسانتر و کورتتر دەبیت یعنی دەمژمێرێکی لەوانەیە کێمتر تۆمبیل تەواو بیتە. باشە کەی دەست پێ دەکا و پێویستە هاوڵاتیان ینی تاکەی دەرفەتیان هەیە ینی ئەم کارە بکەن. ئەم نوکە عقدە هاتیە ئیمزاکردن بینی وەزارەتی ناوخۆ و ئەو کۆمپانیای ئەڵمانیەکە عقدەکە تەواو بووە بەس نوکە شەریکەی ملباواری ئەڵمانی هاتی ئێرە لە وەزارەتی ناوخۆ و نینەرین هەموو بەڕێوەبەراتیەکانی هاتوچووی پارێزگەکان ئەویش ئامادەنە مەسائلی فەنی چۆن ئەو عقدەکە جێبەجێ دەبین. پێشی ئیستاش هەموو وردەکاری و هەموو شتێک ڕوونکراوە چۆن ڕەبت دەکرێن چۆن کار سەردەکرێن چۆن مەکائین چۆن دەینن ئەو شتانە هەمووی حازرن بەس ئیستا مایە ئەو پێنگاوە تەکنیکی چۆن جێبەجێ دەبێت. باشە پێشتر ینی بڵاوکراوەیەکتان هەبوو باستان لەوە کرد 6 مانگی تر دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە پێتان وایە ئەم سیستەمە تازایە بۆ ساڵنامە و بۆ مۆڵەتی شۆفێری لە 6 مانگ ئیتر دەکەوێتە بواری خزمەتکردنی ئەکید بەێ چکو زۆر کار لەسەرکردەوە و ینی زۆر پێنگا فاوەتینە و تەواو بووینە. باشە ئێوە سیستەمەکە دەگۆڕن سەبارەت بە ڕوسومات
هیچ دەستکارێکی ڕسومات نە، دەکرێت نەخێر، شێوازی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری دەکرێت نەنا شێوازەکە دەمینیت بەس شێوازی چه ڕێگای تەکنیکی دەگۆڕێت یعنی وەکی مەگوتی وەخت و کارکردن لەسەر ئەو مۆڵەتەوە ئەو ساڵنامە ئاسانتر دەبن. باشە چ گرنتی هەیە ئەو کۆمپانیایی کە ئێوە گرێبەستان لەگەڵ کردووە ئەم کۆمپانیایە بتوانێت سەرکەوتوو بێت لە کارەکەی زۆر جار پرۆژەی وا هەبووە لە هەرێمی کوردستان ئەو پرۆژانە بە تایبەت لە بواری تەکنۆلۆژیادا ئەو خزمەتی هاوڵاتیانی ئەو خاڵانە هەمووی لە عقد ئیشارەت پێداوە چۆن جێبەجێ دەکرێت ئەگەر جێبەجێ نەکرێت چۆن دەبێت هەموو شتێک لەناو عقد هەیە و عینی کۆمپانیای لە عێراق ئەوە وابزانم دو-سێ ساڵە لەوە ئیش دەکات هیچ مشکلە نییە. باشە سەبارەت بە مۆڵەتی شۆفێری ئێوە دەڵێن نێودەوڵەتی یعنی لە هەموو وڵاتێکی دنیا ئەو مۆڵەتە مەبەستم چییە؟ مەبەستم ئەو مەسەرەن مۆڵەتی هاژوتن بە زمانی ئینگلیزیە یعنی هەموو دنیا زمانی ئینگلیزی ئەتوانێت بخوێنێت ئەترافی پێدەکات ئێمە ئەگەر باسی جیاواز و پاسەپۆرتی عراقی بکەین لە هەندێک شوێن ئەزانی چۆن ئەوە دەمیتەوە لەسەر معاهداتی دووەلی یعنی عێراق معاهدات لەگەڵ کیش دەوڵەتی هەبیتن ئەتراف پێ دەکات بەس مەبەستم لێرە چییە ئینتەرناشنال یعنی بە زمانی ئینگلیزیە هەموو وڵاتێک ئەتوانن بە زمانی ئینگلیزی بخوێنێ پێویست ناکات بڕۆی تەرجەمە بکەی و تەصدیق و ئەو شانە پێویست ناکەیتە. لە دەستپێکدا پێم باشە بزانم کۆمپانیەکەی ئێوە لە چ بوارێک کاری کردووە. ناوی کۆمپانیەکەمان ملباوەیە و لە بواری دڵنیاییدا کار دەکەین. کۆمپانیەکەمان لە باڤاریایە بنکەی سەرەکی لەوەیە. لە بواری کارتی نیشتیمانی دروستکردنی سیستمی کارت و ناسنامەی نیشتیمانی، پاسپۆرت، مۆڵەتی شۆفێری و ساڵنامەی ئۆتۆمبیلدا کار دەکەین واتە لەو جۆرە پرۆژانەدا کار دەکەین. لە هەموو جیهان پرۆژەمان هەیە نزیکەی با بڵین 300 پرۆژەمەی جیاوازمان هەیە دەرفەتی ئەوەشمان بۆ ڕەخساوە لە ماوەی ڕابردوودا کە بینە بەغداد و دروستکردنی سیستەمی مۆڵەتی شۆفێری لە بەغدا وەربگرین. واتە ئەوەی کە باز دەکەم لە 2016ەوە ئەو پرۆژەیەمان لە بەغدا وەرگرتو و دەستمان پێکردووە. زۆر باشە بابزانین ئەو پرۆژەیەکی ئێوە بەنیازن لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن ماوەکەی چەندە کەی ئێوە بە تەواوەتی ئەم کارە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکەن. پرۆژەکەمان با بڵێن گرێبەستی ئەو پرۆژەیە مانگی ڕابردوو واژوو کراوە لەگەڵ حکوومەتی کوردستان. لە ڕاستیدا ئەمە خۆمان سێەم جارە دێنە کوردستان و هیوادارم ئەمڕۆ بە تەواوی بتوانین کە دەست بە کارەکە بکەین و ینی پرۆژەکە دەست پێ بکات. ماوەی جێبەجێکردن و ئەتوانم بڵێم ماوەی تەواوکردنی پرۆژەکە 6 مانگی دەوێت واتە لە ماوەی 6 مانگدا دەبێت ئەو کارانە تەواو بکەین. لەو ماوەیەدا لە ڕێگەی ئەم سیستەمەوە یەکەم مۆڵەتی شۆفێری لە کوردستان دەردەچێت بە گوێری ئەم سیستەمەی ئێمە. لە 6 مانگی داهاتوش دەتوانین ساڵنامەی نوێ بە گوێری ئەم سیستەمە دەربکەین. دەمەوێت لێرە یەکشتان بۆ ڕوون بکەمەوە ئەویشەوەیە کە پرۆژەکەمان ئەنی ئەو سیستەمەمان کە لە کوردستانە بە گوێرەی ئیزۆستاندارە واتە بە گوێرەی ستانداری ئیزۆیە کە لە هەموو جیهان بەکاردەهێنرێت واتە مۆڵەتی شۆفێری کوردستانیش بە هەمان شێوەی ئەوروپای لێدێت. زیاتر ڕوونی کەمەوە مەبەستم ئەوەیە بۆ لەمە و دوا پێویست ناکات هاوڵاتی یاخود شۆفێرێک لە کوردستانەوە مۆڵەتی شۆفێریەکەی بکاتە نێودەوڵەتی واتە لە هەموو جیهان ئیزۆستاندار بەکاردەهێنرێت. ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لە سوودەکانی ئەم سیستەمەی ئێمە. So this is one of the advantages of the system.
با بزانین ئەو سیستەمە ئەلکترۆنی کە بڕیارە دوای 6 مانگی تر جێبەجێ بکرێت هەمان ئەو سیستەمەیە کە ئێستا خەڵک مۆڵەتی شۆفێری پێوەردەگری؟ بەڵێ لە سەردادا بەخێراتتان دەکەین هەر هەمان سیستەمە نفسی دیزاینەکەیە هەر هیچ گۆڕانکاری لەسەر نییە بەڵکو دەبینی هەندێک حساس شتووە ئەوان دەفن کرایە ئەوان چاکترن هەنی وەکو ئێستا ئەگەرنا نفسی نمرە و نفسی دەرەجەکە باش باشە بەڵام ئێستا کە ئەو شۆفێرانەی دەبینین ئەوە دەکەن پرۆڤە دەکەن ڕادەکەن بۆ ناوە خۆی عێراقا پێت وایە ئەم جۆرە سیستەمە بگونجێت بۆ تەواوی وڵاتانی دنیا کە ئەوان تا ڕادێ وەکو دەگوترێت ڕێو شوێنەکانی وڵاتانی تر قورسترە؟ بەڵێ ئەوە ئەو سیستەمە کە دانرایە ئەو تڕایکە لێرە هەیە هەمان طبعاً ئەو اختیبارێکە دەکرێت و چاکردنەوە بە پێی ئەو دەوڵەتەیە و ئەو وڵاتێ دادەنرێتە ئێستەوە کە دانرایە ئەو سیستەمی ئیمە گونجاوە ینی بۆ نێو دەوڵەتیش دەبێت بەڵێ بۆ نێو دەوڵەت لەبەرەوەی هەم لە تاقیکردنەوەکان دەبینی سۆرانەوەی تایە ینی حساباتی دۆکرایە ڕۆیشتن زیاد لێ خوڕێ و کەمیکەیەوە عنی ئەوانە ڕۆژانە بەکاری دەینی باشە ئەو سیستەمە لەگەڵ سیستەمێکی دیکەی وڵاتانی دەوروبەر هیچ جیاوازیەکی هەیە باشترە خراپترە؟ بەڵێ ئەوە وەکو باسم کرد وڵات لەگە وڵات تاقیکردنەوە سیستەم فەرق دەکات حەسب بە پێی ئەو وڵاتی کە بەدای بەزانەوە ئەو سیستەمی ئێمە گونجاوە لەگەر هەموو وڵاتەکان ینی جێگای باوەڕە لای وڵاتان بەڵێ ینی معتەرفە و لە چەند وڵاتیچکەش هات لەو سیستەمە دانراوە باشە سەبارەت بە کوالیتی مۆڵەتی شۆفێری تەنانە ساڵنامەی ئۆتۆمبیلەکانش پێشتر ئێوە کێشەتان هەبوو لەوەی کە دەدیت مۆڵەتێکی شۆفێری کوالیتەکەی باش بوو ئەو کاتێک کە پۆلیسێکی هات شۆ دەیبینی جارێکی دیکە ناچار دەبوو دووبارە مۆڵەتەکەی نوێ کاتەوە لەبەرەوەی زوو لەگەڵ ئاوتێک دەچوو یان لەگەڵ چوزانم لەگەڵ کۆمەڵێک سروشتێک دەچوو مانەتان هەبوو؟ بەڵێ ئەوە هەر هەمان بەکو دیزایانی مۆڵەتەکە برێن ئەو هەویەکە کە ئێستا کە دەرێن ئەوە دەگۆڕێتن هەر هەمان تعریفی ئەو شوفێرەی لەسەرە بەڵام وەکو شێوەکەی گونجاوتر دەی باشتر دەبێت لەگە شوشتووە تێک ناچێت ینی پلاستیکەکە زەڕورە بەڵێ طبعاً باشترەوە مەشاکل وشتووە لەگەرەوەی کەم دەبیتەوە کەم دەبێت ینی زەڕورە ببێت بە پلاستیکی هەم شێوەکەی جوانترە هەم عملیترە و زمانیشی هەیە وەکو تێکچوونیشتووە مەشاکلی دروست ناکە باشە یەکێک ئێستا لێرە مۆڵەتی شۆفێری وەردەگری پێویستی بە چییە؟ ینی دەبێت چی بکات تاوەکو مۆڵەتێکی شۆفێری وەربگری؟ بەڵێ لە سەرەتا کە بێ باسەکەین کە بێتن دەبی ئەو ناسنامەی خۆی بی ئەسلی بێتن کە دێتن خەلکی ئەو وڵاتە بیتن و حەسەب بەپی ئەو توانێت ئەو تێبینی قوانین کە لە سەریتی دێتن سەرەتا تەمەنەکەی تەواو بیتن ئایا تایبەتە یان گشتێکەیە بە پێی ئەوەی کە ئەو خاڵانەی کە دانرایە بە پێوی دێتن فۆرمەکە وەردەگریتر و اینجا دەچی بۆ فەحسی چاوەکە و مۆدەی بۆ داد کەوای زانیاریەکان سەرەتاین بەڵام ئێستا دەگوترێت سیستەمی تازە زانیاری تازەتری تێدا وەردەگیرێت ئەو زانیاریانێت چین؟ بەڵێ ئەو زانیارە ئێستا کە دەبینی ئەو وەکو ئەو بیتاقەتەکەی پێدرێن ئەو کارتی نیشتمانیە ئەوە داخل دەکرێتن لە سیستەمەکە لە ئەوەکەی بەپێی ئەوەی ناوی چواری تیانە ئەو تەفاسیلانێک کە لەسەر کارتی نیشتیمانیەکە هەیە ینی پیشەکەی زانیاری وەردەگیرێت لەسەر پیشەکەی لەسەر بڕوانامەی لەسەر چوزانم خوێنی لەسەر کۆمەڵێک شت بەڵێ ئەوانەی بدرێن وەکو بڕوانامە ئەوانەدا ئەوە ناکەین بەس پێویستمان پێ نیە جۆری خوێنەکەیتی ناوی سواریانیانە تاکید دەکرێتەوە ناوەکان ئەوان داخلە بە پێی ئەو کارتێ هەیە ینی ئاسانکاری زۆر کرایە هەم لۆ خۆشمان باشتر باشە ئالەتی جێبەجێکردنەکە چۆن دەبی باس دەوە دەکرێت دوای 6 مانگی ترە ینی گۆڕینەوەکە یان نوێکردنەوەکە بۆ ئێوە فشارێک دروست ناکات وەکو ئەوە تەمان ئەوە کە گۆڕانکاری دەست دەکرێتن ئەوە مودەی بۆ دادەنرێ مراجعەت دەکرێتن کە ئەو نەموزەزیبرێ هەویەکە کە تەسمیل دەکرێتەوە کۆنەکەی لەگەر نوێیەکە و حسابی بۆ دادەکرێت باوەڕ ناکەم وەها کێشەمان بۆ دروست بکە لەبەرەوەی ئەوە حساباتی خۆی بۆ دەکرێت.
سیستەمی مۆڵەتی شۆفێری کە ڕۆژانە دەیان هاوڵاتی و شۆفێران لە ڕێگای ئەم ئۆتۆمبیلانەوە تڕا دەکەن هەوڵ دەدەن مۆڵەتی شۆفێری بەدەست بێنن بە هیچ شێوەیەک وەکو بەرپرسانی پۆلیسی هاتشۆ باسی لێوە دەکەن گۆڕانکاری بەسەردا نایێت ئەوەی کە تەواو گۆڕانکاری بەسەردادێت مۆڵەتی شۆفێری و بە ئەلیکترۆنیکردنی سیستەمەکەیە کە بۆ لە مەودووە تەواوی هەرێمی کوردستان لە ڕێگە ئەو سیستەمە دەبەسترێتەوە و ئەو مۆڵەتەش لە دوای 6 مانگی دیکە کە بڕیار وایە بکەوێتە بواری جێبەجێکردن مۆڵەتەکە دەبێتە مۆڵەتێکی نێودەوڵەتی و شۆفێران ئیتر بۆ لە مەودووە دەتوانن هەر بەو مۆڵەتەوە هاتوچۆی وڵاتانی دەور و بەرش بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان.